سعدی کوڕی ئەتوەل خوای ڕازی بێ ئەگەڕێتەوە ئەفەرمێ برایەکم وفاتی کرد چوومە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم وتم ئەی پێغەمبەری خوا فڵانە کەسی برام وفاتی کردووە و 300 درهەمی بەجێ هێڵاوە ئەمەوێ بۆ مناڵەکانی سەرفی بکەم. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی براکەت قەرزارە و بەهۆی قەرزەوە گیر دراوە، قەرزەکانی بۆ بدەرەوە. ئەڵێ قەرزەکانم دایەوە، دوای ئەوە هاتمە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەی پێغەمبەری خوا قەرزەکانم دایەوە تەنها 2 دینار نەبێ. ئافرەتێک ئەڵێ قەرزم لایەتی 2 دینار، منیش بەڵگەیشی نییە، یعنی وەکو بشایەتی نییە. ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی بیدەرێ ڕاستەکە ئەو ئافرەتە. جا لە ڕاستیە قەرز مەسەلەی قەرز زۆر خەتەرە. لە زەمان پێغەمبەر صلی الله عليه وسلم چەند جارێک ئیمامی بوخاری ئیمامی مسلم ئەیگەڕنەوە چەند جارێک خەڵکیان هێناوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نوێژی لەسەر کە جەنازە فەرموویەتی قەرزارە، ئەگەر قەرزار نەبوو بێ نوێژی لەسەر کردووە، بەس ئەگەر قەرزار بوو بێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی ئێوە نوێژی لەسەرکەن، یعنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نوێژی لەسەر نەئەکرد تا قەرزارەکان نەدایەتەوە. ئەگەر قەرزەکان بدایەتەوە ئەمجا ئەی فەرموو ئێسە لاشەی ساردەوە بوویەوە. کەوابوو مەسئلەی قەرز مەسئلەیەکی زۆر حەساسە، بەڵام ناو ئێمەی مسلمانە بەداخەوە ئەمڕۆ قەرز زۆر ئاسان بووە، هەر زۆر خەڵک بە ئاسانی قەرزەکە و نایداتەوە. کابرا ئەتوانێت قەرز باتەوە بەڵام لەبەر خاتری بڕێک یعنی کەمالیاتی ژیان ئەڕوا خەریکی بۆ نمونە تاقمی قەنەفەی هەیە و قەرزاری کابرایەکە، تاقمە قەنەفەکەی تۆزێک کۆنە، یعنی 1-2 ساڵێکە ئەڕوا تاقمە قەنەفەکە ئەگۆڕێ ناڕوا قەرزارەکە باتەوە، ئەڕوا سەلاجەکەی ئەگۆڕێ ناڕوا قەرزەکەی باتەوە، ئەڕوا خانووەکەی ئەگۆڕێ ناڕوا قەرزەکەی باتەوە، ئەڕوا سیارەکەی ئەگۆڕێ ناڕوا قەرزەکەی باتەوە. نازانم یعنی مەسئلەکە زۆر بە ئەهوەنی تەماشاکرێ، بەڵام لای خوای تەعالایش قەرز زۆر سەختە، زۆر سەختە. شەهید یەکسەر ئەچێتە بەهەشتەوە ئیلا لە حاڵەتێکا نەبێ کە ئەگەر قەرزار بێ، گیرێدەن ناچێتە بەهەشتەوە تاوەکو ڕۆژی قیامەت کە خوای تەعالا خۆی کەفالەتی بۆکە، یعنی دواکەوێ بە کوردەکەی کە شەهیدە لە پێناو خوایشە شەهید بووە، ڕوحی بەخشیوە لە پێناوی خوایە. بۆیە مەسئلەی قەرز بە ئاسانی وەرمەگرن.